ڕەبیعی کوڕی خوثەیم کە زۆر جاری باسەکەمەوە ئەو گەنجە خواویستە دیندارەی لەگەڵ عەبدوڵای کوڕی مەسعوودا 20 ساڵ لەگەڵ عەبدوڵای کوڕی مەسعوودا پەروەردە بوو. عەبدوڵای کوڕی مەسعوودیش کە یەکێکە لە 4 عەبدوڵڵا فەقیهەکەی مەدینە لە بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردە بوو. ئەم عەبدوڵای کوڕی مەسعوودە بۆ خۆی چەند معجیبە بەم تەلەبەیەی خۆی بە ڕەبیعی کوڕی خوثەیم. ئەفەرمێ جارێک خۆم کرد بە خەوتوو بە بزانم ڕەبیع چییەکە. بینیم شەوە و هەستاوەتەوە و هەر ئەو دوعایاکە و لەبەر خۆیە و هەر ئەپارڕێتەوە ئەو ئايەتە ئەخوێنێتەوە ئەم حەسیبە الذین اجترحوا السیئات أن نجعلهم كالذین آمنوا وعملوا الصالحات سواء محياهم ومماتهم ساء ما يحكمون. شما ئەو کەسانەی کە گوناحکارن خەریکی گوناحن وەکو ئەو کەسانیان لێ بکەین و بیان خەینە ریزی ئەو کەسانەوە کە ئیمانیان هێناوە و کردەوەی چاکەیان کردووە. ژیان و دنیای هەردووچیان وەکو یەک تەماشاکەین، ژیان و مردنی هەردووچیان ئایا یەکسانە؟ ساء ما يحكمون. ئەفەرمێ ئاگام لێی بوو هەر ئەمەی تکرارە کردەوە هەتا نوێژی بەیانی. یەکێ لە هاوڕێکانی ئەفەرمێ 20 دانە ساڵ هەڵس و کەوتم لەگەڵ ڕەبیعا کرد، هەستم پێ نەکرد کە یەک کەلیمەیەکی لە تەمەنیا وتبێ کە بۆ خوای پەروەردگار بەرز نەبوو بێتەوە. إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه. مەبەستی لەوە بوو کە خوای پەروەردگار ئەفەرمێ وشەی جوان و خێر و نایاب و کردەوەی باش بەرزە بێتەوە بۆ لای خوای پەروەردگار. یعنی 20 دانە ساڵ لەگەڵ ڕەبیعا ژیا هەستی پێ نەکرد کارێک بکە کە لای خوای پەروەردگار قبوڵ نەبێت. سەیریکەن برایانی بەڕێز، ئینسانێک کە ئەوەندە ئاگای لە خۆی بێ بە گەنجێتی وا هێنابێتی بە تەئکید بە پیرێتیش هەر مەدرسەیەکی نەسیحەتکردنە. ئەم پیاوە نازدارە ڕەبیعی کوڕی خوثەیم کە وتمان یەکێکە لە 7 زاهیدەکەی تابعین لە سەردەمی پیرێتیا بوو. هیلالی کوڕی ئیساف و منذری کوڕی یعلی ثەوری چوون بۆ لای لە ڕێگا وتیان جا باشە کە چوین دانیشتین لێی بپرسین یا چاوەڕێ بکەین تا ئەو قسە ئەکا. وتیان ئەگەر 10 دانە ساڵ لە لای دانیشن ئەو قسە ناکە ئەبێ ئێوە لێی بپرسنەوەیش وەڵام بداتەوە. ئەڵێن هەردووکیان ئەڵێن کە ئێمە چوین بۆ لای و لە لای دانیشتین سەلاممان لێ کرد، بینیمان پیرێک نورانی پاڵی بە پشتیەکەوە داوەتەوە. وتمان حاڵت چۆنە؟ فەرمووی أصبحت ضعيفا مذنبا يأكل رزقه وينتظر أجله. ئەوە تا ئەبینن پیرێکی تاوانبارم و ڕزقی خۆمە خۆم و چاوەڕوانی ئەجەلی خۆمە. هیلالە فەرمێ پێمان وتمان دکتۆرێکی باش لە کوفە هەیە، ئەگەر ڕێگا بدەی ئەوت بۆ بانکەین و بزانێت چیتە. فەرمووی ئێوە ئەزانن کە عاد و ثەمود و أصحاب الرس وقرونا بين ذلك كثيرا. ئەو قەومانەی عاد و سەمود و ئەوانە هەمووی کە خوای گەورە هەموویانی فەوتان، ئەوانە هەمووی سوور بوون لەسەر دنیایە، حەز و ئارەزووی خۆیان نەهێنایەتی. ئەوان لەو دکتۆرەی کوفە بەهێزتر بوون، دکتۆریشیان تیا بوو نەخۆشیشیان تیا بوو، بەڵام نە نەخۆش بەهانای خۆیەوە گەیشت نە دکتۆر بەهانای خۆیەوە گەیشت و هەموویان فەوتان. منذر ئەڵێ پێم وتم ئەو نەخۆشیە چییە یا شێخ؟ فەرمووی الداء الذنوب. نەخۆشیەکە گوناحە، گوناحکردنە. وتم ئەی عیلاجەکەی چییە؟ فەرمووی الاستغفار، تۆبەکردن، گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. وتم ئەیجا شیفاکە چۆنە بێ؟ وتی ئەوەیە کە تۆبە بکەیت و نەگەڕێیتەوە سەر گوناحەکە، پاشان چاوی تێبڕین و ڕووی تێکردین و پەنجەی کردگیان بۆ سنگی خۆی و فەرمووی پەنهانیەکانتان، پەنهانی ئەو پەنهانیانەی کە لە خەڵک شاراون،
ئەوانەی کە خستوتان نەناو پێچ و پەنای سینەتانەوە و کە ناتانەوێت خەڵک بیزانێت دەرمان بۆ ئەویان پەیاکە. وتمان دەرمانی ئەویان چییە؟ وتی تۆبەی نەسوح، تۆبەیەکی ڕازگۆیانە بکەی ئەنجا خۆشی دەستی کرد بە گریان و تک تک فرمێسکەکانی ئەڕژانە ناو ڕیشیەوە. وتمان جا باشە تۆ ئەگری ئەبێ حاڵی ئێمە چی بێت؟ تۆی. وتی قڕ بەسەر سەری من، بەخوا خەڵکێکم بینی و لە خزمەتیان نابووم ئێمە لە چاو ئەوانە دز و جەردەین. مەبەستی لە سەحابیەکان بوو، یعنی ئەم پیاوە خۆی پێوا بوو کە وەکو دز و جەردەیە لە چاو ئەو خەڵکەی کە ئەمیان پەروەردە کردووە، لە چاو ئەوەی کە ئەم لەگەڵیان نابووە و لە خزمەتیان نابووە. پاشان هیلال ئەڵێ ئێمە لەو حاڵەتەیە بووین و ڕامابووین لەوەی کە حاڵی ئێمە چییە و حاڵی ڕەبیع چییە. لەو کاتەیە کوڕەکەی هاتە ژوورەوە و خواردنێکی باشیان بۆ دروست کردبوو، تریتێک بە چەوری و شەکریان پێوە کردبوو، کولێرەیەک. هەر لەو کاتێ لە بەردەمیدایان ناهێشتا ڕاست نەکرابەوە بۆ ئەوەی کە بیخوا، فەقیرە لە دەرگایدا. وتی بزانن چێ؟ وتیان وەڵا فەقیرێکە هاتووە داوای شتێکەکە خێرێکەکە ئەو خواردنەی بۆ بمە. کوڕەکەی وتی ئاخرەمە دایکم بە تایبەتی بۆ تۆی دروست کردو. وتی حەزم لێیەتی منیش، بەڵام بیبەنە مە بکەن بە خێر، چکە خوای گەورە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون وما تنفقوا من شيء فإن الله به عليم. هەرگیزا و هەرگیز چاکە و خێر و حەسەناتان دەست ناکەوێت هەتاکو ئەو شتە نەبەخشن کە خۆتان پێتان خۆشە و حەستان لێیەتی. هەرچی شتێکیش لە بەرخاتری خوای پەروەردگار ببەخشن، خوای گەورە پێزانێ و ئاگای لێیەتی. هیلال ئەڵێ نزیکی نیوەڕۆ بوو بۆوە، پێم وتم ئەوەی تر نزیکی نیوەڕۆیە، یعنی ئەمانەوە لە خزمەت مەرەخەز بین هەستین. ڕووی کردە من و پێی وتم یا هیلال لا يغرنك كثرة ثناء الناس عليك فإن الناس لا يعلمون منك إلا ظاهرك. وتی هیلال زۆر مەدەحکردنی خەڵکی مەغرورت نەکە، خەڵکی بە ظاهری تۆ ئەبینن، بەڵام کارە پەنهانیەکانەدەوە هەرخوا خۆی ئەیزانێ. کارێک بکە کە لە لای خوای گەورە ڕووسپیبی پێی. پاشان منذیر ئەڵێ منیش ڕووم تێ کرد وتم نەسیحەتێکی منیش بکە. وتی اتق الله فيما علمت، لە خوای گەورە بترسە لەوەی لەو شتانەیە کە ئەیزانی. خوای گەورە علمی پێ بەخشیوی، لەو علمەی کە پێی بەخشیوی بیگەێنەوە لە بەرخاتری خوای گەورە گەیان دەبێتت و هەدەفی شت مەبەستی شت خوای پەروەردگار بێت. سەیری کەن برایانی بەڕێزم، ئینسانێک لەسەر پێخەفی مەرگە، بەڵام هۆشی لەوەیە کە نەسیحەتی خەڵکێکی تر چۆن بکات. فەرمێ ئاگاد لە پەنهانیەکانی خۆت بێ. تۆ لە ظاهرە پیاوی چاچی، قسەی خۆشەکەی، قسەی خێرەکەی، خێرەومەندی، ظاهرەن کە خۆت پیشانە دەی زۆر چاکی، بە تایبەتی داماوێکی وەکو ئێمە لە پشتی پاڵتۆکەوە قسە زانی، خۆت بە باشە زانی، بەڵام هەر ئەوەندەیە چوویتە پشتی پاڵتۆک و وازت هێنا و کۆمپیوتەرت کوژانەوە ئینسانێکی تری، سەرزارەکی شتێکی، بەڵام لە ناختا شتێکی ترت هەڵگرتووە. نەسیحەتی خەڵکیەکەی، بەڵام لە ناختا هەمووی چێ مجەراعەت و برینی نەخۆشی نەفسیە. لەولاوە مەغروری، لەولاوە نەزانی، لەولاوە زاڵمی، لەولاوە حرامە خۆی، لەولاوە سنوورە بەزێنی،